بەڕێزانم کاتتان باش بەخێر بێن بۆ بەرنامەی ئەم جارەمان بەرنمەیەکی تایبەت و پێویست دەبێ بە کورتی ئەتوانم پێتان بڵێم دەنگی پۆستاڵەکانی ڕەمەزان قادریۆفی چێچانی ئەم جارە لە سووریاوە دێ ماوەیەی چەند ڕۆژێکەی تر دوای دیدارەکەی سۆچی کە لە 5 ئەو مانگە 5 ئۆگوست لە سۆچی بەڕێوەچوو لە نێوان پوتین و ئەردۆغان نەمویست قسە بکەم هەتاوەکو سەرەداوەکان دەرئەکەون هەتاوەکو هەندێک هەواڵ دزە ئەکەنە ناو چاپەمەنی ویانیش هەتاوەکو لایەنەکان بە شێوێک لە شێوەکان بەشێک لە هەواڵ و دەنگ و باسەکانمان بۆ دەگوازنەوە ئەمڕۆ ڕۆژی ئەمە هاتووە شتێکی زۆر زۆر تایبەتتان پێشکەش دەکەم لە کاتێکدا پێشکەشتان دەکەم کە بەداخەوە لە کوردستانی عراقدا لە کوردستانی ئێرانیشدا تەماشا دەکەین مێدیاکان حتا وەکو سۆسیال مێدیا ئێمەی بەشتی پڕوپوچ وەکو مانۆڕی سەربازی ملیشیایەک کە هیچ جیاوازیەکی لەگەڵ ڕەمەزان قادرۆفی چێچانی نیە ئەتوانین بڵێن ڕەمەزان قادرۆفی کوردیە ویانیش لەگەڵ کەسانێکی پۆپولیستی سەختە چی گوایە ئۆپۆزیسیۆن کە پێمان دەڵێن بڕۆنە قەڵات بەو گەرمایە شەربەت بخۆنەوە هەنێک خۆتان فێنێک بکەن و ئەم جۆرەشتانەوە هەموو ئەمانە بەڕاستی هەوڵی چاواشەکارین هەوڵی بەلاڕێدا بردنن لەوەی کە مرۆڤەکان تەماشای دەوروبەریان بکەن بزانن لە دەوروبەریاندا چی هەیە چی ڕوەدا یعنی لەوە گەڕێن کە ڕەمەزان قادریۆف لە سووریا بەنیازی چییە لەگەڵ ئەردۆغان هەر لە باشووری کوردستاندا تەماشا دەکەین بەڕاستی ئێمە زیاتر لە 52 زیندانی سیاسیمان هەنا کە ئەمە 15 ڕۆژ زیاترە مانیان لە خواردن گرتووە و خەریکە دەمرن بۆ ئەوەی ڕۆژەڤەکان لا بدەن ئیتر بەم شێوەیە سەختە کارانە ڕۆژەڤی سەختە و هیچ و پوچ دروست دەکەن با بێنەوە سەر ڕۆژەڤەکەمان لە سۆچی 5 ئەو مانگە دیدارێک لە نێوان ڕەجەب تەیب ئەردۆغان و ڤلادیمیر پوتین سازکرا دیدارەکە لەسەر بانگهێشکردنی ئەردۆغانەوە بۆ لەلایەن پوتین و کەواتە ئەتوانین بڵێن بە دەستپێشخەری پوتین بووە نەوەکو بە دەستپێشخەری ئەردۆغان کە پێشتر باسکرا لێرەدا سەرەتا ئامانجی ئەو دیدارەوە چۆنیەتی ڕێککەوتنیان وە کاریگەری لەسەر جیۆپۆلیتیک و سیاسەتی نێودەوڵەتی و سیاسەتی تورکیا و هەتاوەکو دێتە سەر مەسەلەی کورد کاردانەوەی لەسەر ئەمە چۆن دەبێت تۆزێک باز دەکەین اینجا باسی بەشی سێبەری بەشی دووەمی ویانیش ئەو بەشەی کە لە ژوورە تاریکەکان لە میانەی کۆبوونەوەی پوتین و ئەردۆغاندا ڕوویاندا چی بوون کە لەوێشدا ڕەمەزان قادریۆف هەبوو ئەمەیان ئێستا کە ڕنگ بێ بۆ ئێوە شتێکی تایبەت نەبێ ڕەمەزان قادریۆف لەوێ بوو لەوێ نەبوو چی لە گۆڕێ بەڵام دوایی دێمەسەرەوە شتێکی نایەبتان پێشکەش دەکەم کە تاوەکو ئێستا لە مێژووی تورکیادا ڕووی نەداوە بەو شێوە و ئەمە کۆمەڵێک شتمان نیشان ئەدا ینی تەماشا دەکەین بەڕاستی کۆمەڵێک نەک بابەتەکە بەتەنیا پەیوەندی بە سیاسەتی تورکیا و رووسیاوە هەیە نەوەکو بەتەنیا پەیوەندی بۆەوە هەیە کە تورکیا بەرەو رووسیاوە دەچێ و کێشەکانی لەگەڵ ناتۆ لەگەڵ ئەمریکا قوڵتر دەبنەوە بەڵکو پەیوەندی بە چارەنووس و بە داهاتوو بە مانۆڕەکانی ئیسلامی سیاسیشەوە هەیە یعنی لەو ڕۆژانەدا تەماشامان کرد لەو بارەشەوە کۆمەڵی گۆڕانکاری ڕوویاندا یەک کوشتنی سەرۆکی ئەڵقاعیدە بوو لە کابول لە گەڕەکێک کە ئەو گەڕەکە تایبەتە بە وەزیرەکانی تالیبان وەزیرەکانی حکوومەتی تالیبان لەو گەڕەکەدا ئاژین و سەرۆکی ئەڵقاعیدە کاتێک
دێتە دەرەوە لە باڵکۆنەکەی ئیتر فڕۆکێکی بێفڕۆکەوان لە ڕێگای موشکی چەقۆیی موشکی مەقەسی کە ئەو جۆرە موشەکە زۆر زۆر تایبەتە لە ناو خانووەکەدا ناتەقێتەوە بە تەنیا چەند چەقۆیەکی تێدایە ئەو کەسە کە ئامانجە ئیتر چەقۆکانی بەردەکەون و دەیکوژێ لە هەمان کاتدا بینیمان بزوتنەوەی ئیخوان موسلیمینی مصری داوا لە حکوومەتی سیسیەکە بۆ ئەوەی دانیشتن ساز بکەن و بە ئاشتیانە کێشەکانیان چارەسەر بکەن لە هەمان کاتدا گروپی ئیسلامی چێچانیمان هەیە کە ئەویش دوو بەشە بەشێکیان تەماشا دەکەن لە هەر شوێنێکن کە بەرژەوەندی رووسیای تێدا نەبێ بەشەکەی دیکەشیان کە ڕەمەزان قادریۆفی چێچانیا لەسەر تەریقەتی قادریە و ئەمەشیان لە لای مۆسکۆیە لە هەر شوێنێکە کە مۆسکۆی لێبێ و لە بەرژەوەندیەکانی مۆسکۆ هەموو کارێک دەکا من لەسەر بەشی ئایندەی ئیسلامی سیاسی تێڕوانینی جیاوازم هەیە تەنانەت تێڕوانینی جیاوازم لەگەڵ هاوڕێ هەرە نزیکانیشم هەیە لەوبارەیەوە لە بەرنمەیەکی دیکەدا حەزەکەم باسی ئەوەتان بۆ بکەم بەڵام ئێستاکە باس لەو دوو ڕووداوانە ئەکەین کە لە 5 مانگ لە سۆچی چی ڕوویدا وەک کاردانەوەی ئەمانە لەسەر سیاسەتی نێودەوڵەتی لەسەر سیاسەتی هەرێمی و لەسەر سووریا و لەسەر کێشەی کورد بە تایبەتی لە ڕۆژ ئاوای کوردستاندا چی ئەبێ لە کۆبوونەوەکەی سۆچیدا تەماشا دەکەین دوو ئەژێندای تایبەت هەنا ئەژێندای ڤلادیمیر پوتینە ئەژێندای ڕەزەب تەیب ئەردۆغانە بەلای لە سەرەتا لە کۆبوونەوەکەدا دوای کۆبوونەوەکە تەماشامان کرد کۆبوونەوەی چاپەمەنی نەکرا و ئەوەی سەرنجڕاکێش بوو کۆبوونەوەکە 4 سەعاتی خایان یعنی کۆبوونەوەی دوو سەرۆک هیچ کات 4 سەعات ناخاینی سەرۆکەکان بە یەک ڕستە بە دووشە لەسەر بابەتێک قسە دەکەن و کۆتایی پێدێنن ئەوەی دیکە دەمێنێتەوە بۆ گروپی تەکنیکی دوای کۆبوونەوەی سەرۆکەکان گروپە تەکنیکەکان دادەنیشن لەسەر وردەکاریەکاندا بەڵام تەماشا دەکەین کۆبوونەوەکەی ڤلادیمیر پوتین لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان 4 سەعاتی خایاندەوە و دوای ئەوە کۆبوونەوەی چاپەمەنی نەکرا و ڕەجەب تەیب ئەردۆغان بە تەنیا وا دیارە ئەمەیان شتێکی نوێنیە بە تەنیا ئەو ڕۆژنامە نووسانەی کە کرک و گوێی قەزرەکەی ئەردۆغان لەگەڵ خۆی بردووە وا دیارە ئەمە شتێکی نوێنیە و ئەمە لە مێژە لە تورکیادا ئەو ڕۆژنامە نووسانەی کە شت دەدەڕکێنن یان هەڵات و نەهاتوونە دەرەوە یان لە زینداندانە کەسی دیکە بووی نییە قسە بکەوە ئەمانەی قسەش دەکەن تۆزێک بۆڵەبۆلیش دەکەن دیسان لە چوارچێوەی سیاسەتەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان زۆر دەرناچن لە بۆ ئەردۆغان لەوێ چی بە پوتین گوت من بە شێوەیەکی قەبا بۆتان باز دەکەم من تورکیا دەدەمێ سووریا دەدەمێ تۆش کوردم بدێ ئەو دەسەڵاتەی کە هەمە بیپارێزە بۆ ئایندەیەکی نزیکدا ئامانجی ڕەجەب تەیب ئەردۆغان من لە زۆربەی زۆری بەرنامەکانی پێشومدا باسم کردووە هەم لەگەڵ ئەمریکا هەم لەگەڵ رووسیا لەگەڵ ئیسرائیل لەگەڵ وڵاتانی عەرەب تەنانەت لەگەڵ پەکەکە و لەگەڵ کوردیشدا بە تەنیا لەسەر بنەمای ئەوەیە کە ئەو لە دەسەڵاتدا بمێنێتەوە هەموو کارێک بکە بۆ ئەوەی لە دەسەڵاتدا بمێنێتەوە لەکوێ لە بەرژەوەندیدا بوو لە دەسەڵاتدا بمێنێتەوە هەموو شتێک دەکە ئەگەر دژی تورکیاش بێ بۆما ئەمەی ئێستا دەیکا دژی بەرژەوەندی تورکیانە بەڵێ بەڵام دەیکا بۆ دەیکا لەبەر ئەوەی دەیەوێت لەسەر دەسەڵاتدا بمێنێتەوە و متتەفیقەکانیشی ئەمەیان دەوێت کە دەوڵەتی شاراوە و جەماعەتی محەممەد ئاغار و دەوڵەت باخچەلی و ئەوانەنا و ئەمانە هەمویان پێیان دەڵێن کەسانی ئافراسیاسی چییە؟
لەبەر ئەوەی ڕقیان لە دیموکراسی لیبراڵە ناوکەوانە مەبەستمان دیموکراسی لیبراڵە دیموکراسی خۆرئاوایە لەبەر ئەوەی دیانەوێت لەسەر دەسەڵاتدا ببینێنەوە لەبەر ئەوەی نان هەوێ ڕۆژێک لە ڕۆژان دادگایی بکرێن و لێ پێچینەوەیان لەگەڵ کارم لەسەر کارە مافیایەکان لێ بکرێ لەلایەک زۆر ناسیۆنالیستن لەلایەک زۆر ئیسلامی تونندڕەون و لەلایەکیکە لە ژێرناوی دژە ئەمریکایی و دژە ئیسیعماری ئەمریکی خۆیان لە پرۆسەی دیموکراسی ڕۆژئاوا وەکو هەڵبژاردن خۆپیشاندان سربەخۆی دادگاکان وەیانیش مافی بیر و ڕادەربڕین دەدزنەوە ئەمانە قەدەغە دەکەن ئەمانە پێیان دەڵێن ئەڤراسیە چێکە و ڕەجەب تەیب ئەردۆغان ئەمەی بە پوتین ڕاگەیاندووە و پاشان بۆتان باز دەکەم کە ئەم زانیارێنە لەکوێوە هاتوونە لە بواری ئابووری و بازرگانیدا لە بواری چەکی استراتیژیدا هەندێک قسەیان کردووە وەکو پاکێتی دووەمی S400 ویانیش فڕۆکەی سو35 و لە هەمووی گرنگتر دەربارەی سنترالی نوکلێری ئاکوی و قسەیان کردووە سنترالی نوکلەری ئاکوی و تاقە سنترالێکە کە لە ڕێگای وزەی نوکلەرەوە کارەبا بەرهەمدێنێ لە تورکیا و ئەمە ساڵی 2010 ڕووسەکان دروستیان کرد 15 میلیارد دۆلاریان لێداوە و مێدیای جیهانی باس لەوە دەکا تاقە سنترالی نوکلەری رووسایە لە دەرەوەی خاکی رووسیا یعنی لە ناو خاکی سووریا ببورن تورکیادا سنترالێکی هەیە و ئەمە ڕووسەکان دروستیان کرد بەڵام تورکیا دەیویست کۆمپانیاکانی خۆی پشکیان هەبێ وابزانم پشکەکە لە سەدا 49 بوو لە ڕۆژانی دواییدا پێش کۆبوونەوەکەی سۆچی کۆمپانیا ڕووسەکە هەموو شەریکە تورکیەکانی دەرکردن و بێکاریگەری کردن و ئەمە لە کوێمان بینی لە تەلەڤیزیۆنی بلومبەرگ بینیمان یعنی لە تورکیا هیچ کەسێک ئەم جۆرەشتانە ئاشکرا ناکە هیچ کەسێک ئەم زانیاریانەی نییە بەڵام بلومبەرگی ئەمریکا ئەم زانیاریانەی ئاشکرا کرد کە کۆمپانیای ڕووسی هەموو کۆمپانیا تورکیەکانی لە سنترالی نوکلەری ئاکۆی و خستونەتە دەرەوە ئەمە هەندێک کاردانەوەی لە ناوخۆهینە لە ناو ئۆپۆزیسیۆنەکان لە ناو کاوانە ئاڵێم ئۆپۆزیسیۆنی ئەردۆغان چونکە ئۆپۆزیسیۆنەکانی ئەردۆغان فەرقیان نییە لەگەڵ ئەو ئۆپۆزیسیۆنانە ئێمە کە چاواشەکاری دەکەن و ئیتر خۆپیشاندانی سەختە دروست دەکەن و یانیش ڕۆژەف دەگۆڕن ئامانجەکانی پوتین لێرەدا چینە لە بەرنمەکانی پێشودا باسم کرد لەسەر شەڕی ئۆکرانیادا وابزانم تایبەت بوو بە شەڕی ئۆکرانیدا باسم لەوە کرد کە پوتین لە دوای دەستپێکردنی شەڕەکەدا پێویستی بە هاوپەیمانە و نایهوێ هاوپەیمانەکان لە دەست بدا هەر لە بۆ هەندێش ڕێگای گواستنەوەی گەنم و جۆ گەنمە شامی و گوڵە بە ڕۆژەوەیانیش ڕوونی گوڵە بە ڕۆژەی و لەگەڵ هەندێک مادەی دیکەی کردەوە لە ڕێگای تورکیادا ئەو ڕێگەیانەی کردەوە کە ئەو کەلوپەلانە بگەنە وڵاتانی هەژار ویانیش ئەو وڵاتانەی کە ئەو جۆرە کەلوپەلانە بە تایبەتی گەنم کە مادەیەکی سەرەتایی و پێویستی سەرەکی ژیانە بۆ وڵاتان بە تایبەتی بۆ وڵاتانی ئەفریقا بگوازدەوە کە زۆربیان پابەندی گەنمی رووسیانە لە بۆ ئەوە بوو کە هاوپەیمانەکانی لەدەست نەدا بەڵام ئەمە لەگەڵ باکووری ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەمان کاتدا پوتین لە بەرامبەر سەرمایەداری خۆرئاوا دەیەوێ سەرمایەداریەکی خۆی دروست بکە و تەماشامان کرد لە سەرەتای دەستپێکردنی شەڕی ئۆکرانیادا هەر وەکو چاوەڕوانمان دەکرد خۆرئاوا کۆمەڵێک ئابلۆخی خستنە سەر رووسیا کە گرنگترینیان نەکڕینی غاز و نەوتی
رووسیا بوو و دەرخستنی رووسیا لە سیستەمی سویفت بوو و نابێ هیچ کەسێک بە پارەی رووسی ڕوبلە کەلوپەلی رووسی بکڕێ. پوتین ئەو بازرگانیە بەردەوام دەکات لەگەڵ خۆر ئاوە، چونکە هەندێک وڵاتی خۆر ئاوانە هەندێک شوێنی خۆر ئاوانە بەڕاستی کێشیان هەیە، هەندێک وڵاتی باڵکان و ئەوروپاهانە کێشیان هەنا، وڵاتێکی وەکو هەنگاریا بە ئاشکاڵێ کێشەمان هەیە و ئێمە پابندی ئابلۆقەکان نابین لەسەر رووسیادا، بەڵام هەندێک وڵات هەنا ئەوە ناڵێن و لە ژێرەوە دەیانەوێ بیکەن. جا چۆن دەیانەوێ بیکەن؟ لە ڕێگای تورکیاوە، لە ڕێگای تورکیاوە لە کۆبوونەوەی پێش کۆبوونەوەکەدا کۆبوونەوەیەکی چاپەمەنی زۆر کورت کرا کە پوتین و ئەردۆغان قسەیان کرد، زۆر کورت بوو، زۆر شتیان نەدرکان. لەوێ پوتین قسەیەکی گرنگی دڕکان کە گوتی دەبێ خۆر ئاوا سوپاسی ئەردۆغان بکە بۆ ئەو یارمەتیەی کە پێڕەدا. مەبەستی ئەوە بوو. یعنی بە کورتی ئەتوانم پێتان بڵێم پوتین دەیەوێت لە ڕێگای ئەردۆغان لە ڕێگای تورکیادا ئەو ئابلۆقەی ئەمریکا و بەریتانیا بشکێنی، بە کورتەکەی ئەمەیە. وە پێشتر ئەمە تورکیا لە بۆ ئێران ئەم کارەی کردووە لە ڕێگای حەلق بانگ ویستی پارەی ئێران سپی بکاتەوە و ئەمەی لێ ئاشکرا بوو. ڕەزا زەڕاب لە ئەمریکا دەست بەسەر کرا هەتاوەکو ئێستا و ئیعترافی کرد ئێستا کە ناوێری لە ئەمریکا بچێ دەرەوە لە ترسی تورکیا لە ترسی میت لە ئەمریکا ماوەتەوە و قەزیەکەی هەتاوەکو ئێستا لە دادگای نیویۆرک. جۆ بایدن هەر کاتێک بیهەوێ ئەو فایلە دەکاتەوە و هەر کاتێکش بیکاتەوە نەک بەتەنیا حکوومەتی تورکیا و حەلق بان بەڵکوم لە ماڵەی ئەردۆغان تووشی کێشەی زۆر گەورەی یاسایی دەبن لە ئاستی نێودەوڵەتیدا، وەکو سەدام حوسێنی پێشوێن لە دێتەوە. بەگشتی ئەتوانین بڵێن ئەمەیە پێش ئەو کۆبوونەوەی واتە لە 21 مانگی حوزەیراندا بینیمان جێگیری وەزارەتی خەزێنەی ئەمریکا کە گوتم پێشتر کێشەیان لەگەڵ ئەردۆغان هەبووە و هەیە لەسەر مەسەلەی حەلق بانگ و مەسەلەی ئێران، چونکە ئەمریکا ئابلۆقی خستۆتە سەر ئێران چونکە ئێران دەیەوێت چەکی نوکلەری دروست بکە و تورکیاش هاوکاری دارایی ئێرانی کردووە لە ڕێگای تورکیاوە ئێران ویستیتی پارەکانی سپی بکاتەوە و ئەمە واتای چی ئەگەینێ؟ ئەمە واتای ئەوە ئەگەینێ کە تورکیا هاوکاری ئێران دەکات لە بۆ گەیشتن بە چەکی نوکلەری. لە بۆ هەندێ جێگیری وەزیری خەزێنی ئەمریکا لە 21 حوزەیران بە فڕۆکەیەکی تایبەت و بەپەلا لە پڕەوە گەشتە ئەنقەرە، لەگەڵ لە ئەنقەرە ئیتر کۆبوونەوەیەکی ساز کرد و پێی گوتن کە ئێمە دەزانین ئێوە لەگەڵ پوتین خەریکی چین و ئەمانە کاردانەوە و داهاتووی خراپیان دەبێت لە بۆ تورکیادا وە گەڕایەوە. وا دیارە ئەردۆغان لەمە تێنەگەشت یان نەیویست ئەمە بکە یان ناتوانێت ئەمە بکە. کۆبوونەوەی سۆچی بە هەموو شێوەکان ئەنجامدرا. ئیتر ئەوەمان نابێ لەبیر بچێ کە پوتین کاتێک هاوپەیمانەکانی دروست دەکاتەوە سەر لە نوێ و یانیش دەیان پارێزی چ زۆرە هاوپەیمانێکی دەوێت دیارە، یعنی هاوپەیمانێکی وەکو خۆی دەوێت کەسانی ئاوتۆکرات دیکتاتۆر گوێ بە بنەماکانی دیموکراسی و مافی مرۆڤ لە ناو کەوانە ئاڵێن دیسان مافی مرۆڤ و دیموکراسی نەدا، گوێ بە هەڵبژاردن نەدا و ئەم کەسانە گوێ بە دەستگاکانی خۆشیان نەدەن وەکو پەرلەمان و ئەنستیتیوکانی دیکە. لە بۆ هەندێک ڕەجەب تەیب ئەردۆغان ڕێک قەپاغی مەنزەڵەکەی ڤلادیمیر پوتینە. ڤلادیمیر پوتین هەر لە خۆیەوە لە کودەتاکەی 2018دا ئەردۆغانی نەپاراست و ئێستاکەش هەروەکو وتم ڕەجەب تەیب ئەردۆغان هەموو تورکیا ئەفرۆشێتە پوتین لە بۆ دەسەڵاتی خۆی.
پوتین لە بەرامبەر ئەوە بەڕاستی چی لە دەستدایە ئێمە لە بیرمان نەچێ نابی پوتین و ئیستیخباراتی رووسیا و هێڕشە سایبەریەکانی بچوک بکەین و دەستگایەکی دەوڵەتێکی گەورەی وەکو ئەمریکا کە بانگەشە دەکا لە سەردەمی هەڵبژاردننی دۆناڵد ترامپدا رووسەکان استیخباراتی رووسیا دەستێکی باڵای هەبوو لە سەختە و فێڵ و حیلەکاری و هەڵبژاردنەکە لەبەر ئەوەی بەشێکی ئەلکترۆنی بوو توانیان زیاتر ئەم دەنگانە بخەنە خزمەتی دۆناڵد ترامپ بە ڕێژەیەکی کەم دۆناڵد ترامپ بەسەر هێلری کلنتنسدا سەرکەوت و ئێستاکەش FBI خەریکی لێکۆڵینەوەیە وابزانم دوێنێ شەو دەستیان بەسەر ماڵێکیدا گرت وادگەرە کۆمەڵێک کێشەی دیکەی قانونی لە نێوان FBI و دۆناڵد ترامپدا هەن بەڵام یەکێکیان ئەمەیە مەسەلەی رووسایە ئایا رووسیا کە بتوانێت لە ئەمریکا ئەم کارە بکە ناتوانێت لە هەڵبژاردننی تورکیادا ئەم کارە بکە لە بەرژەوەندی پوتین بێگومان دەیکە و ئەمەشی کردووە خاڵێکی دیکەرە بۆ ئەردۆغان گرنگە مەسەلەی کوردە بە مەسەلەی کورد هەم ئەتوانی ئاسایشی نەتەوەی تورکیا ڕازی بکە دەوڵەتی قوڵ لە خۆی ڕازی بکە سوپا لە خۆی ڕازی بکە ناسیۆنالیزم بکە و شەقامی تورکی کە بە ناسیۆنالیزم و فاشیزم بارگەکراوە ئیتر لە بەرژەوەندی خۆیدا بجوولێنی ویانیش بێدەنگی بکە لە بۆ ئەوە پێویستی بەوەیە پوتین بەردەوام یارمەتی بدا بۆ ئەوەی شتێک بکە لە ڕۆژ ئاوادا بەڵام شتەکە چییە ئێستاکە دێمەسەری بەڕای من لە سووریادا پوتین هەموو شتێک نییە بەڕاستی یعنی ئەمەی لە ساحەکەدا لە عەرزی واقعدا دەسەڵاتی هەیە پوتین نییە بەڵکو ئێرانە بەڵام بمانەوێ نەمانەوێ هێزی ئاسمانی لە دەستی رووسیادایە و هێزی بەرگری ئاسمانیش لە دەستی رووسەکاندایە و رووسیا ئەندامێکی هەمیشەی ئەنجومەنی ئاساییشە ئەتوانێت بڕیارەکان ڤێتۆ بکە یان ئەرێ بکە لە بۆ هەندێک لە بۆ بەشار ئەسەد گرنگە و پێشتریش باسم کردو بەشار ئەسەد و بەعسیەکانی سووریا بەڕاستی لەوبارەوە زۆر زیرەکن لە ڕێگای رووسیاوە هاوسنگێک لەگەڵ ئێران دروستەکەن لە ڕێگەی ئێرانیشەوە هاوسنگی لەگەڵ رووسەکان دروستەکەن هەر لە بۆ هەندێش ئەسەد وەکو پێویست لە ڕاستیدا بەگوێ هەردووکانیشیان ناکە هەردووکیان ئەتوانێت بۆ بەرژەوەندی خۆی بەکاربێنی و ئەمە جیاوازی بەعسیەکانی سووریا و بەعسیەکانی عێراقا لەوبارەیەوە نابێت بە کەمیان بە چاوێکی کەمیان تەماشا بکەین لە بۆ هەندێ ئەنجامدانی هێرشێکی وەکو ئەوەی ئافرین بەڕای من جارێ دوورە لە ئەحتیمال چونکە بەڕاستی ئەو شوێنانەی کە لە ژێر دەستی ینی رووسەکان و ئێرانیەکان داون وەکو تاڕەفعات و منبج ئێرانیەکان لەوێن و ئێرانیەکان ئەمەیان ناوێ لە دەوروبەری تاڕەفعاتدا بەلای کەمەوە 200 گوندی لادەی گەورەی عەرەبە شیعەکان هەنا و ئەو عەرەبە شیعانە بەڕاستی لە ئەلقاعیدە و داعش و ئەلنوسرا و ئەمانە زۆر ئەترسن و پێشتر شەڕیان کردووە لەگەڵ رووسەکان لەگەڵ ئێرانیەکان دژبەوان و ئێستا کە پەیوەندیەکیان لەگەڵ هێزەکانی یەپەگە ئافرین کە لەوێ نیشتەجێن لە ناوسیت تەڵە ڕەفعات نیشتەجێن پەیوەندیەکیان لەگەڵەوانە هەیە و هاوکاریشیان هەیە لە بۆ هەندێک زەحمەتە ئێران ڕێگا بدات جگەلەوە ئێران کۆمەڵێک کێشەی دیکەی لەگەڵ تورکیا هەیە لە ئازەربایجان لە قەرەباخ لە عێراق و لە شوێنی دیکەشدا بەگشتی ئەتوانین بڵێن تورکیا ڕەقیبی ئێرانە ئاسان نییە ڕێککەوتنێک لە نێوان هەردووچیاندا هەروەکو بینیمان لە کۆبوونەوەکەی تاراندا خامینەی چی بە ئەردۆغان گوت کە گوتی هێرشی سەر سووریا ئەنجامی خراپی بۆ تورکیا دەبێت یعنی ئەمە بەڕاستی ئاگادارکردنەوەیکی دیپلۆماسیانی زۆر تند بوو ئەردۆغان بەدەست بەتاڵی گەڕایەوە و ئیتر پوتین ئەمجارەی بان کرد بەڵام چی ڕوئەدا لەو هەموو شتانە خۆ دەبێ پوتین شتێک بدا بە ئەردۆغان لە ڕۆژ ئاوادا بەڕای من
هەروەکو چۆن ئەمریکیەکان ساڵێک 2 ساڵە دەیکەن لەمە دووە رووسیاش دەیکا لە بۆ ئەردۆغان ینی سیاسەتەکانیان تقریبن وەکو یەکە ینی زۆر کەس ئەڵێ ئەمریکیەکان باشترن زۆر کەس ئەڵێ رووسەکان باشترن ینی ئەم جۆرە باشترە و خراپتر ئەمە سیاسەتی ڕۆژانەیە ینی ئەمە ئەکرێ ڕۆژانە گۆڕانکاری بەسەردابێ ینی لە سەردەمی شەڕی ڕقادا کاتێک هێزەکانی سووریای دیموکراتی و ڕقیان ڕزگار کرد ئەو کاتە هەڵومەرجەکە جیاواز بوو ئێستا جیاوازە ئەو کاتە هێشتان پەیوەندیەکی استراتیژی لە نێوان ئەردۆغان و ڤلادیمیر پوتین ئەتوانین بڵێم ساز نەکرابوو هێشتا تورکیا چەکی S-400 نەکری بوو هێشتا کودەتا نەکرابوو لەو سەردەمەدا ئەکرا هێزەکانی سووریای دیموکراتی لە ڕێگای رووسیا لەگەڵ سووریادا بگەنە ڕێککەوتنێک بەڵام هێزەکانی سووریای دیموکراتی چاوەڕوانی گەورەتریان هەیە لە سووریا حەق خۆشیانە ئەڵێن شەهیدمان داوە هێزێکی زۆریان هەیە ئەمریکا یارمەتی ئەدانەوە ئێستا ئەو ڕەخنانەی ئێمە دەیکەن ئەو کاتە ئەمانتوانی بکەین ئایا نەخێر نەمان دەتوانانی بکەن ئێستا ئاسانترە بۆ ئێمە ڕەخنە بکەین بەڵام ئەو کاتە نەدەکرێت ئێمەش نەمان دەزانی ئەوانیش نیان دەزانی بێگومان ڕەوشەکە بەرەو کوێ دەچێت ئێستاکە ئەو ڕەوشە گۆڕاوە لە هەمان کادا ئەمریکیەکان سیاستەکان ینی رووسیا بە کورتی با کۆتایی پێبێنم رووسیا بە کورتی سیاستەکەی ئەوەیە ئاسمان لەمە دووە ئاسمانی سووریا لەسەر درۆنەکانی تورکیا دەکاتەوە و پەیامەکەشی لە بۆ هێزەکانی سووریای دیموکراتی ئەوەیە بە هەر شێوەیە بێ بڕۆن لەگەڵ بەشار ئەسەد ڕێککەون ئیتر چی پێدەن ئەوە قبول بکەن پەیامەکە ئەوەیە پەیامی ئەمریکیەکان چییە ئەمریکیەکان بۆ وا دەکەن باشە خۆ پێش رووسیا لەمە دوایکە هەروەکو بینیمان لە دوێنێ پێرێ دوای کۆبوونەوەکەی سۆچی لە قامیشلی فەرماندەیەکی هێزەکانی سووریای دیموکراتی شەهید کرا کە دوو هەواڵیشی لەگەڵ دابن هەرسێکیان شەهید کران و لەمە دووە ئەمانە زۆرتر ئەبن بەڕاستی دەبێ ڕۆژ ئاوا لە بواری ئیستیخباراتیەوە پشت بەخۆی ببەستێ دەبێ بەڕاستی سیستەمی ژێرزەمینی زۆر بەهێز بکەن دەبێ ئەو هاتوچۆیە دەبێ بەڕاستی کەمتر بکرێتەوە و دەبێ لە جیاتی ئەوەی ئەو کادرە ناسراوانە دەبێ کادری نوێ دروست بکرێ بەڕاستی دەبێ خەڵک بکرێ بە کادیر بە کورتی ئەمێ ینی ئللا بەو شێوێ دەتوانانی بکە خۆ ناتوان ئەوان هەموو خەڵکەکە بکوژن ینی ئەم جۆرە هاتوچۆیە و نابێ متمانە بە ئەمریکیەکان بکرێ بەڕاستی نابێ متمانە بە ڕووسیەکان بکرێ نابێ متمانە بە سووریەکان و بە ئێرانیەکانیش تاڕ بکرێ لەو بارەیەوە دەبێ بەڕاستی چارەیەک بدۆزنەوە و بەو شێوەیە ئەگەر نیان هەوێ لەگەڵ رووسیا لەگەڵ سووریا ڕێک بکەون و یانیش بە شێوەیەکی کە با بیرێم ڕاستتر ئەگەر ئەوان ئەو مەرجانەی سووریا قبول ناکەن ئەمریکیەکان 2 ساڵە ئەمە دەکەن ئەمە استراتیژی کۆنی ئەمریکا ینی بەرپرسی ئاسایشی نەتەوەیی ئێستای ئەمریکا بەبیرم دێن لە ساڵی 2016 لێدوانێکیدا لە لێدوانەکەیدا ئەم خاڵێکی زۆر گرنگکە ئێمە دەمانەوێ دەستی پەکەکە لە سووریا ببڕینەوە و پێدا دەبێت لەگەڵ هێزەکانی دیکەی کوردی ڕێک بکەوێت ئەمە سیاسەتی ئەمریکایە ئەمریکیەکان دەزانن ئەنە کەسە ئەمانە چێن بەڵام ئەمریکیەکان سیاسەتێکیان هەیە چۆن لە ساڵی هەفتاکاندا سۆسیالیزمیان کردە 2 بەشی ماوتسی تۆنغ و چینی و بەشی ستالینی و رووسی و یانیش سۆڤەتی چۆن ئێستاکە شیعە دەکەنە 2 شیعەی مقتەدا سەدری عەرەبی خەلیجی نزیک سونە شیعەی ئێرانی فارسی لە بۆ ببورن لە بۆ پەکەکەش دوور نییە هەمان سیاسەتیان هەبێ و ئەمە لە چوارچێوەی سیاسەتدا شتێکی تەبیعیە بەڕاستی بۆمە کاتێک پەکەکە لەگەڵ یەکێتی ڕنگ دەکەوێت و یانیش پەیوەندی ئەکە یەکێتیەکی وەک خۆی دەوێ یان یەکێتێکی وەک پارتی دەوێت بێگومان وەک خۆی دەوێت یەکێتێکی وەک پارتی ناوێت لەوانەیە ئێستا هەندێک برادری یەکێتی
لێم تووڕە ببن بڵێن یەکێتی نەئی پارتی و نەئی پەکەکە یەکێتی ئیمام زەلالە با بڕۆین ئەمە نمونە بوو. لە سیاسەتدا ئەمە تەبیعیە هێزەکان دەیانەوێ وەکو خۆیان بیکەن نەک وەکو تۆ بیکەن وەکو خۆیان دەیکەن متتەفقیشتر لە 100 ساڵی 21میندا ئەوەیە بۆیە ئەم جۆرە شڕۆڤانەی هەندێک لە بەرپرسیارانی پەکەکەوەیانی هەندێک کادر و هەندێک میدیاکاران من بە شڕۆڤەی ناواقعی نابینم کە ناتۆ دوژمنی کوردە ئەمریکا بە تایبەتی دوژمنی کووردە ویانیش هەندێکی کە بە پێچەوانە ئەمجارڵێن رووسیا دوژمنی کووردە ئەمریکا دۆستی کووردە یعنی ئەم جۆرە شتانە دژمنایەتی و دۆستایەتی نییە لە سەدەی 21میندا دژمنایەتی و دۆستایەتی لە ناو یەکتریدایە و لە سەدەی 21میندا بەڕاستی هاوپەیمانی و هاوکاری و سیاست زۆر زۆر ئاڵۆسترە وەکو سەردەمی شەڕی سارد نییە سپی و ڕەش بێ ئەگەر ڕۆژ ئاوا بیهەوێ ببێنێتەوە تاقە ڕێگایەک لە پێشی خۆی بپارێزێ و ئەگەر خۆی پاراست ئەم سیاسەتە بەتاڵ دەکرێتەوە ئەگەر بەتاڵکرایەوە وەکو باشووری کوردستان دوای ئەو هەموو ساڵانە ڕنگ بێ ڕێککەوتنێکی نێودەوڵەتی وانیش ڕێککەوتنێکی ناوخۆی لە نێوان ڕۆژ ئاوا باکووری سووریا و سووریا بێتە ئاراوە ئەو کاتە ئەکرێت تۆزێک بەحەسێنەوە بتوانن ئەوە بکەن بەڵام ئێستا سیاسەتی هەردوو لایەن دەیانەوێ ڕۆژ ئاوە وەکو خۆ بکەن رووسیا پرۆژەیەکی ئۆتۆنۆمی کوردی هەیە ئۆتۆنۆمی کوردی هەیە لە باوەشی ئەسەددا و ئەمریکا جارێ پرۆژەکەی دیار نییە بەڵام دەیهەوێ هێزەکانی سووریای دیموکراتی بمێننەوە و دەیهەوێ ئەو هێزانە زیاد بخاتە سەرخەتی بارزانی و لەو ڕێگایەوە هاوسەنگێک دروست بکە و دەستی پەکەکە ببڕێتەوە یعنی لە ڕێگا دەریان بخە لە ڕێگا لایەن بدا زۆر جار تەماشا دەکەین ئەوەی کە لە کوردستانی عراقدا ڕوو ئەدا لەوێشدا هەوڵێکی وا هەیە بەڵام زوو مداخەڵەت دەکرێت کچی مۆدێل و جلی مۆدێل و ویانی شقە دروستەکەن و لە ڕێگای سەرمایه‌دارێک شقە دروستەکەن پاشان ئەو شقانە بەگران بەکرێ ئەدەنە خەڵک ویانیش هەوڵ ئەدەن کارەبای مەولیدە و شتی وای سەر بەخۆ دروست بکەن ئیتر ئەمانە هەمویان جۆرە سیاستێکی ئەمریکاینی ئەوە دەیان هەوێ ڕۆژ ئاواش بە بارزانی بکەن بە پارتی بکەن بە باشوور بکەن ئەمە سیاسەتی ئەمریکا بابینە سەر بەشی دووەم کە زۆر زۆر گرنگە و جاری یەکەمە شتی وا دەبینین ڕەمەزان قادریۆف لە تەلەگرامی خۆیدا باسی لە شتێک کرد کە لە 5 مانگ ئەویش لە سۆچی ئامادە بووە لەگەڵ چه دانیشتووە کاتێک ئەردۆغان لەگەڵ پوتین دانیشی ئەو لە ژووری تەنیشتەوە لەگەڵ وەزیری دەرەوە چاوەش ئۆغڵۆ و لەگەڵ مستەشاری میت هاکان فیدان دانیشتووە هەروەکو باسم کرد چاپەمەنی تورکیا بە هیچ شێوەیەک باسی ئەمە ناکە ئەمە ڕەمەزان قەدریۆف لە تەلەگرامی خۆیدا باسی کردووە و باس لەوە دەکا کە لەوێ سەردانەکەیان غەیری ڕەسمی بووە یعنی دەیەوێن دەکباری ڕەزەت تایب ئەردۆغان سوکتر بکە سەردانەکە غەیری ڕەسمی بووە بەڵام لە بۆ ئاسایشی ناوچەکە و رووسیا بیر و بۆچوونەکانیان لە یەکتر نزیک بوونە حکوومەتی تورکیا ڕەمەزان قادریۆفی داوەتی تورکیا کردووە و ئەویش قبولی کردووە کە سەردانی تورکیا بکە ئەمە بۆ گرنگە ڕەمەزان قادریۆف کە ئاچێتە تورکیا یان ناچێتە تورکیا ڕەمەزان قادریۆف پیاوێکی ئاسایی نییە هەوڵ ئەدەم ئێستاکە هەندێک شتان نیشان بدەن دەنگەکەی کەم پیاوێکی ئاسایی نییە پیاوێکە کە پێشتر زۆر کاری بۆ رووسیا کردوونە کاری استراتیژی بۆ رووسیا کردنەوە و گرنگترینیان ئەتوانین بڵێن ئەو ڕاپەڕین و سەر هەڵدانەی گەلی چێچان بۆ سەر بەخۆی کە کرا لە ڕێگای ڕەمەزان قادریۆف و لە ڕێگای
باوکیەوە ئەحمەد قادریۆف سەرکوت کراوە کە ئێستا ڕسمەکەی دەبینن ئەو ڕاپەڕینە تێکشکێنرا بە پێچەوانە ئەوانەی کە لەوێ ڕاپەڕینیان دەکرد لە ١٧٠ بردیانە لای باوەشی پوتین و پوتین ئێستا کە لە ئۆکرانیا شەڕیان پێدەکات لە سووریا شەڕیان پێدەکات لە هەر شوێنێک بیاوێ شەڕیان پێدەکات و لەمە گرنگتر کاری تێرۆریان پێدەکات. پیاوێکی جەنگە پشت و پەنای پوتینە و لە هەموو لێدوانەکانیدا خۆی قەرزاری ڤلادیمیر پوتین دەزانێ و وەکو مفتیەکی مۆسکۆ دەزاندرێ بە تایبەتیش هەر کاتێک پوتین کۆبوونەوە لەگەڵ وڵاتە ئیسلامیەکان بکات جگە لە تورکیا ڕەمەزان قادریۆفی لەگەڵ خۆی بردووە. من لەسەر ڕەمەزان قادریۆف و ڕاپەڕینی چیچانیەکان و چۆنیەتی بوون بە نۆکەری رووسیادا و سیخڕیکردن بەسەر سەرکردەکانی چیچان بە تایبەتیش جەوهەر دۆدایف دۆکیمنتێکم ساز کرد لە یوتیوبەکەمدا ئەمە دەبینەوە بە زاراوەی سۆرانیش حەزەکەن تەماشای بکەن بۆ ئەوەی لە پاشخانەکە تێبگەن کە ڕەمەزان قادریۆف و باوکی چێن و چۆن لە کوێوە هاتوونەتە کوێ و دنیا چۆن تەماشایان دەکات. لە بۆ هەندێ دەبێ باس لەوە بکەین پەیوەندی قادریۆڤ و تورکیا پێشتر لە چ ئاستێکدا بوو. هەروەکو دەزانن تورکیا لە ساڵانی 90 ینی 95 و ئەمانە هەتاوەکو 99 بەردەوام یارمەتی ڕاپەڕینی چەچەنیەکانیادا و لە دواییدا ئیتر کاتێک ڤلادیمیر پوتین سەرۆکی ئیستیخبارات بوو تورکیا و رووسیا ڕێککەوتن لە بەرامبەر دەرکردنی ئۆجەلان و یانیش یارمەتیدانی بۆ گرتنی ئۆجەلان تورکیا دەستبەرداری چێچەنەکان ببێ و زۆربەی سەرکردەکانی چێچەنی هێنانەوە تورکیا ئێستا کەش بەشێکیان ماوە. وابزانم هەر چەند ساڵێک پێش ئێستا نۆ سەرکردەی چێچان لە تورکیا تێرۆر کران و ئەمە لەمەدا تورکەکان ڕەمەزان قادریۆفیان تاوانباریان کرد و جگە لەمە هەر ساڵی پار بوو 2021 لە پارکی کۆجاعەلی لە ئەستەمبۆڵ ویستیان ناوی پارکەکە بە ناوی جەوهەر دۆدایف بکەن. جەوهەر دۆدایف سەرۆکی ڕاپەڕینی چێچانە پێشتر جەنەڕاڵێکی هێزی ئاسمانی رووسیا بوو دوای ئەوەی یەکێتی سۆڤێت خراببوو ئەویش داوای ئەکرد چێچانیش وەکو وڵاتەکانی دیکە جیاب بێتەوە ببێتە دەوڵەتی خۆی کەسێکی نەتەوەیی بوو ناسیۆنالیست بوو و قارەمانێکی زۆر گەورە بوو و ڕووسەکان هەموو کارێکیان کرد نەیانتوانی دەرەقەتی بن دوایی لە ڕێگای پیلانێکی ئیستیخباراتی گڵاودا توانیان زەفەری پێ ببەن و تێرۆریان کرد و دوای ئەوەش ئەمجارە دیسان سەرکردەیەکی دیکە هات لە کەناڵەکەمدا ئەم دۆکیمنتاری ئەتوانن بدۆزنەوە ئەگەر بە دواییدا بگەڕێن زۆر گرنگە بەڵام دیسان نەیانتوانی رووسیا نەیتوانی هیچ ئەنجامێک وەربگری ئەمجارە لە ڕێگای باوکی ڕەمەزان قادریۆف هاڵسان شەبەکەی جاسووسیان دروست کرد سەرکردەکانیان تێرۆر کردن و باوکی ڕەمەزان قادریۆف کە شێخێکی تەریقەتی قادریە جیابوونەوە هاتنە لای مۆسکۆ شەڕێکی زۆر گەوریان لەگەڵ براکانیان کرد و هەمویان تێک و پێکدەن و رووسیاش هێزێکی زۆر قەبە چەکی قەدەغەکراوی زۆر بەهێزی وەکو فسفۆری ئەوانەی لە گرۆزنی بەکارهێنان هەموو گرۆزنی بەسەردا وێران کردن ئەوەی کوژرا ئەوانەی دیکە هەڵاتن چوونە دەرەوە. ئێستا کەش باس لەوە دەکرێت کە 1 ملیۆن چێچانی لە ئەوروپا و لە تورکیادا دەژین بەداخەوە و دوای ئەوە چێچانیەکان بەشێکی زۆریان ئەتوانم بڵێم ئەو چێچانیانەی کە هەڵاتە بوون بێچارە بوون و کەسانی ئایندارن ترادیسیۆنێڵن محافەزەکارن کەسی ئایندار و محافەزەکاریش کە بێچارە بوو ئاخیرجار پەنا بۆ شتی خراپ دەپا پەنەیان بۆ ئەڵقاعیدە و داعش برد
بەداخەوە لە سووریا هەتاوەکو ئێستاکەش ساڵانی ڕابردوو ڕۆژنامەوان فەهیم تاشتەکین کە ڕۆژنامەوانێکی تورکە و لێکۆڵینەوەی زۆر گەورە و بەهێزی کاتی خۆی لەگەڵ لەسەر سووریا ئەنجامداون باس لە بیرەوەریەکی خۆی دەکا ئاڵێ کاتی چوومە حەلەب لە سەردەمی شەڕی سووریادا لە هوتێلێکدا ئێمەیان گواستەوە بۆ هوتێلێکی دیکە گوتیان ئەو هوتێلە ئامینە لە حەلەب هێشتا حەلەب نەگیرایە بڕۆنە هوتێلێککە لەوێ عسکەری ڕووسی هەنا ئەتوانن بتان پارێزن گوتی کە چینە ئەوێ عسکەرە ڕووسیەکان ڕێگەیان لێگرتن ئێوە چێ ئێوەی نەر دوایی ئێمە ناوی ئەو ساحب هوتێلەمان نەر ئەوانش تەلەفۆنیان بۆ کە ساحب هوتێلەکە هاتو پێی وتن کە بەهۆی ئەمنی ئەوانی ناردۆتە ئەوێ گوتی لەوێ کە دانیشتن تەماشا دەکرد هەمویان چێچانی بوون و ڕسمی خۆیان دەرهێنا ئەو چێچانیانە بوون کە پێشتر لەگەڵ جەوهەر دۆدایف شەڕی رووسیان کردووە و ئێستاکە لەگەڵ لە ناو سوپای رووسیادا ئەرک و پلەی باڵایان هەیە بۆ شەڕکردن لە دژی ئەڵقاعیدە و داعش و جەبهەت النوسرا و ئەمانە کە لە ناو ئەڵقاعیدە و جەبهەت النوسرا و داعش و ئەمانەدا ئەم کاتە چێچانیەکانی دیکە هەبوو بەداخەوە ئەو چێچانیانەی کە ورەیان ڕووخاوە لە شەڕەکەدا شکستونە چوونەتە لای داعش و ئەمانە لە دژی رووسیا لە سووریا کاریان دەکرد و جەمع ئەوە ئەو پیاوەی کە لەگەڵ فەهیم تاشتێکی قسەی کردە گوتێتی من یەکێکم ئێستاکە لە پیاوەکانی ڕەمەزان قادریۆف ئێمە لە سووریا شان بەشانی بەشار ئەسەد کار دەکەین لە دژی ئەڵقاعیدە و داعش و ئەمانە دوای ئەوەی تورکیا ویستی ناوی جەوهەر دۆدایف لە پارکی کۆجا ئەلی بنێ ڕەمەزان قادریۆف لێدوانێکی زۆر توندیدا بە کورتی ئەمەی وت بەڕەجەب تەیب ئەردۆغان ئەڵێن بەعاقڵ بێ سیاسەتی خۆی دیار بکە لەگەڵ رووسایە یان لە دژی رووسایە ئەگەرنا منیش ناوی پارکی گرۆزنی دەنێم ئۆجەلان با ئەمە بزانێ ئیتر دوای ئەوە هەموو شتەکان ئیتر کۆتاییان پێهات هەر ساڵی پار دوو چێچانی و گروپێکی ئستخباراتی ڕووسی لە تورکیا دەستگیر کران و باس لەوە کرا کە دەستی CIA لەو دەستگیرکردنەدا هەبوو یارمەتی میتی داوە بۆ ئەوەی ئەمانە دەستگیر بکەن و یەک لەمانە ئامۆزای ڕەمەزان قادریۆف بوو و بزانم ناوەکەی کازبەک دوکۆزۆف بوو و ئادەم سەلیم خانۆفیشی لەگەڵدا بوو ئەم دوو کەسانی زۆر مەترسیدارن تەنانەت لە یعنی ڕۆژنامە نووسی ئەمریکی وەکو پاوڵ کلێتی کۆڤیان پێشتر تێرۆر کردووە لە نەمسا ڕۆژنامەوانیان تێرۆر کردووە ببورن لە نەمسا سەرکردەیەکی دیکەی چێچان بە ناوی عومەرۆفیان تێرۆر کرد و ئەمانە کۆمەڵێک ڕۆژنامە نووسی گورجی و ئەمانەشیان تێرۆر کردوونە کە دژی رووسیا پێشتر کاریان کردووە یعنی ڕەمەزان قادریۆف بە کورتی کەسێکی ئۆپەراسیۆنێڵ لەناو ئیستیخباراتی رووسیادا ئەمە زۆر گرنگە ئیستیخباراتی پرۆفیشنەڵ لە هەموو وڵاتێکدا دوو بەشە بەشی ئانالیز هەیە و بەشی ئۆپەراسیۆنێڵ هەیە بەشی ئانالیز دەکا تەزبیت دەکا هەدەفەکان دیاری دەکا چ لە خزمەتی بەرژەوەندی دەوڵەتەکەدایە و بەشی ئۆپەراسیۆنێڵ جێبەجێ دەکا قادریۆف بەپێی زۆربەی زۆری بۆ چوونەکە قادریۆف یەک لەو سەرکردانەی ئۆپەراسیۆناڵی ئیستیخباراتی مۆسکۆیە و سەر بە ڤلادیمیر پوتینە هەروەکوتم یعنی بەبێ ئیستیخباراتی مۆسکۆ محاڵە هیچ کارێک بکە و کەسێکی لەو بارەوە زۆر مەترسیدارە ئێستاکە سەردانی تورکیا دەکەم و لە کاتێکدا سەردانی تورکیا دەکە و لە کاتێکدا لە سۆچی لەگەڵ هاکان فیدان دانیشتووە بە احتیمالی زۆر ئەم جارە ئەرکی پێدەن لە سووریا چونکە هەروەکوتم ئێستاکە لە سووریادا لە ناو
جبهة النصرة، هيئة تحرير الشام، القاعدة وهمو باڵەکانی ولا ناو داعشدا ئەو چێچانیانە زۆرن و ئەمانە بەڕاستی زۆر بە کاریگەرن لە شەڕدا تابور و گروپ و بەتالیۆنی بچووکی خۆیان هەیە و زۆر کاریگەن لە ناو شەڕدا احتیمالی زۆرە ڕەمەزان قادریۆف کە پێشتر لەگەڵ سوودیادا ئەو کاری دەکرد ئەم جارە لە ڕێگای تورکیادا لە دژی هاوپەیمانە ئیسلامیەکانی تورکیا ئەمجارە ئەم کاری تیرۆر بکە بزانن ئیسلامی سیاسی چەند ئاڵۆز وە لەکوێوە هاتیتە کوێ یعنی ئەمە زۆر گرنگە لە بەرنامەی ئایندەدا باس لە بەشە فکریەکانی ئیسلامی سیاسی و چارەسەری دەکەم ئەمەیان بە بابەتێکی جیاواز بێ ئێستاکە پوتین لە ڕێگای ئەردۆغان چی دەکا ئەمە دەبین ینی لە ڕێگای ئەردۆغان هێواش دەیەوێ چۆن دەیەوێت لە ڕێگای ئەردۆغاندا بە دەستی قادریۆفدا لە ناو ئەڵقاعیدا لە ناو داعش لە ناو بەرەی نووسرادا چۆن تێرۆر ساز بکە کاری تێرۆر بکە و ئەمانە زۆربەی سەرکردەکانی ڕێگە ڕەمەزان قادریۆفەوە بکوژێ و قادریۆف دەچێتە تورکیا کە پێشتر لە تورکیا کەسێکی خۆشەویست نەوە هەروەکو وتم تورکیا لە دوای تێکشکاندنی ڕاپەڕین گەلی چێچان هەموو سەرکردەکانی برنە لای خۆ ئەوانەی کە مابوون و لەوێ پاراستی و بەردەوام ڕەمەزان قادریۆفیش لەوێ تیرۆری کردووە و ساڵی پار هەروەکو باسم کرد ئامۆزاکەی لە تورکیا گیراوە ئەمانە لە مەحکەمەکانی تورکیادا دوای ئەوەی پوتین لەگەڵ ئەردۆغان ڕێککەین لە دوای 2016دا و بە تایبەتیش لە دوای ڕووداوەکەی ئەفریندا تەماشامان کرد ئەمانە ئەو هەموو فیلان ئەو هەموو دۆسییان لە دادگەکانی تورکیادا خەریکە تۆز لە سریان ئەنیشێتەوە و کۆن دەبن کەس نییە ئەمانە هەڵداتەوە ئێستا کە پێچەوانەی ڕووەدا ڕەمەزان قادریۆف دێتە تورکیاوە ئەمە بەڕاستی شتێکی زۆر بە ئازار دەبێ بۆ ئەو چێچانیانەی کە لە تورکیادا دەژین وایان دەزانی تورکیا شوێنێکە لە بۆ حەوانەوەی ئەوان گونجاوە جا بابزانین تورکیا لە ئایندەدا ئەگەر لەگەڵ مستر ئاش بۆ چی لە ئیخوان مسلمین دەکات چی ئەگەر لەگەر ئیسرائیل هەنگاوێکیکەی هێنا پێش چی لە ئەندامانی حەماس دەکا لەوێ ئەمە بەڕاستی زۆر گرنگە و ئەمە کاردانەوەی هەروەکو باسم کرد لەسەر سووریا دەبێ بەڵام بازەکەی چێ ئەدا لە لای خۆر ئاوا و لەلایەن ناتۆ بێگومان ڕەجەب تەیب ئەردۆغانەدا بازەکەی چۆن دەبێ لە ئایندەدا دەیبینین و بە کورتی ئەتوانین بڵێن لە میانەی شەڕی ئۆکرانیادا کە زۆر کەس بە سەرەتای جەنگی جیهانی سێمی لە قەڵەم دەدەن هەتاوەکو دەچێ ئیتر بە ڕەجەب تەیب ئەردۆغان دەڵێن جێگاکە دیاری بکە و ڕەجەب تەیب ئەردۆغانیش ئەوەی ئێستا کە دەیبین لە بۆ دەسەڵاتی خۆی پیلانەکەی ئەوەیە هەتاوەکو جارێکی تر هەڵدەبژێردرێتەوە خۆی نزیکی ڤلادیمیر پۆتین دەکات چونکە بەتەنیا ئەم کارە لە ڕێگای ڤلادیمیر پۆتین دەتوانانی بکە و گەشتۆت ئەو ئاستە ڤلادیمیر پۆتین ئەوەی دەوێت ئەمریکا نایهوێت ئەردۆغان جارێککە بێتە سەردەسەڵات و ڤلادیمیر پۆتینیش ئەردۆغان دەناسێ ئەزانێت چۆن کاری لەگەڵ بکە ئەزانێت چۆن ڕایکێشتە لای خۆ و داوەتی بکە و پاشانیش دوسێ دەقە لەسەر پەیانی بێڵێتەوە و تاخیری بکە هەتاوەکو وای لێ دێ ناچار دەبێت لەسەر کورسێکی تەختە دانیشێتن لە چاوەڕوانیدا و 36 سەربازی لێ دەکوژێ دوای ئەوە بانجی دەکە ئەم جۆرە سوکایەتیانی پێ دەکا بەڵام هەموو شتەکانی خۆشی لەسەر فەڕز دەکا ئێستا کەش تەماشا دەکەین هەدەفەکانی ئەردۆغان زۆر بچووک و شخصینە بەڵام هەدەفەکانی ڤلادیمیر پۆتین هەدەفی سەرمایهداری زۆر گەورەنە کە تورکیا دەکاتە پردێک لە بۆ پەڕینەوەی سەرمایەی رووسی بۆ خۆر ئاوە و پێچەوانەکە وەلا ڕێگای ڕۆبلەرە هەموو ئابلۆقەکان دەشکێنێ کاردانەوەی ئەمریکا لە بەرامبەر ئەوە چۆن دەبێ دوای تەنانەت دوای ڕەجەب تەیب ئەردۆغانیش تورکیا دەبێ بازەکەی بدا پێشتر ئەو باجەیان پێدا لەکوێ لە شەڕی کۆریادا لە شەڕی کۆریادا لە ناوەڕاستی سەدەی ڕابردوودا پێشەوەی تورکیا ببێتە ئەندامی ناتۆ ئیتر ئەو باجیان پێدا چیان پێوت گوتیان ئەگەر دەتەوێ
لەگەڵ ئێمە بمینێەوە خۆراوە پێیوت ئێمە لە کۆریادا ئێستا لە ناو شڕێکداین هێزەکانی ئەمریکا دەکشێنەوە لە کاتی کشانەوەیاندا نابێ ئەوان بکوژێن ئێوە وەرن سەربازی خۆتان بینە ئەوێ و ئەو کاتە و ئەبزانم 1000 سەربازی تورکیا لەوێ کوژرا بەو شێوێ باجەکەیدا بابزانانی ئەمزارە باجەکەی چۆن دەبێ و ئەمە چۆن کاریگەری لەسەر سیاسەتی نێودەوڵەتی دەکات زۆر زۆر سپاسدانەکەم تاوەکو ئێستا لەگەڵم دابوون وەکو هەموو جارێک گلی یەکەم دووبارە دەکەمەوە هاوکاریمان بکەن لە بڵاوکردنەوەی ڤیددیۆکانماندا داوە لە دۆستانتان بکەن بۆ ئەوەی کەناڵی یوتیوبەکەمان سوبسکرایب و ئابۆ نەبکەن لە ئایندەدا دەربارەی داهاتووی ئیسلامی سیاسی و بیر و بۆچوونەکانم لەسەر ئیسلامی سیاسی لە بەرنمەیەکی تایبەتدا دەخەمەڕ و زۆر زۆر سپاسدانەکەم کە تاوەکو